بێژی کورد بێژی کوردستان سلام میکنم سڵاو و ڕێزم هەیە بۆ خەڵکی خۆشەویستی سلێمانی و هەرێمی کوردستان. سوپاسیان دەکەم کە بە هەموو شێوەیەک پێشوازیان لێکردوین. ئەمە بۆ سێم جارە سەردانی کوردستان دەکەین. سەردانی یەکەممان بۆ سلێمانی بوو. جاری دووەمیش چووینە هەولێر. ئەم جارەش ویسمان بینەوە سلێمانی بۆ ئەوەی کۆنسێرتێکی باش پێشکەش خەڵکی ئازیزی ئێرە بکەین کە هەمیشە خۆشەویستیان بۆ ئێمە هەبووە. هاتووم قەرەبووی ئەو هەموو خۆشەویستیە بکەمەوە و باشقەوە گۆرانیان بۆ بڵێم. میام که براشون جبران کنم و با عشق براشون بخونم. هستیم که یک موزیک مجزا برای خودم لە فکری ئەوەداین بەم زوانە ئاوازێکی تایبەت بە خۆم بە زمانی کوردی ئامادە بکەین و هەوڵەدەین بەو شێوەیە بێت کە خەڵکی ئازیزی کورد پێیان خۆش بێت. کوردی من والا بلد نیستم. بێژی کورد بێژی کوردستان همینو بلدم.